بگشتی لەسەر پرسێن گەندەڵی و گەندەڵکاریە لە عێراقی کی دشێت دەستی خوب دەتەبەر ئایا ئاوا عێراقی دەست پێکری دماهیاوێ خێر تێدایە ji بۆ عێراقیان ji hêjayê Mihemed Rehîm serokê saziya El Nehrên بۆ پشتەوانیا شەفافیەت و دەستپاکیە ji Bexdayê dipirsim. Hêjayê Mihemed dûseya gendaliyê jêk dûseyên herî bivêya li Iraqê. Bi taybetî ev diziya sedeyê hatiye kirin bes nebû diziyeke dijî hatiye ser. Ew jî girêbestên û wehmiyên ku zêdetirî 5,000 li Iraqê hene û ya dimahiyê em bêjîne wa li bûsikê hedîdî hatiye çêkirin. Rehînawê nafta Iraqê hatiye danan. Hîn çawa dibînin? Ev çima tirsiyekê çêtketin lêser abûriya Iraqê? لە دەستپێکدا سڵاوت لێبێت بۆ بینێرانی بەڕێز لە ڕاستیدا دۆسیای گەندەڵی دۆسیەشی بەرفراوانە لە عێراق چونکە ئەمە بە زۆرێک لە جۆرەکان بۆ سیستەمی ئێستا سیاسی وەکو لایەنەچێرنی تەماشا دەکرێت بەداخەوە عێراقی نوێ لەسەر بناغە و بنەمای گەندەڵی بیناکراوەتەوە و لیژنەکانی چاودێری و دامەزراوەکانی چاودێری دەستەکانی چاودێری سەرکەوتوو نابن لە هەوڵەکانیان چونکە ڕوبەڕووی سیستەمێکی بەرفراوان و گەورەتر دەبنەوە کە بارستان زۆر زیاترە لە دامەزراوەکان دۆستی گەندەڵی لە عێراق وەکو بە بەردەوامی دەوامێنێتەوە لە چوارچێوەی ئەو پرۆسەیە کە هەیە لە دەرگەکان پرسەکان نێکلاین نابنەوە عێراق نەیتوانێەوە لە ئاستی یاسە نەدەوڵەتەکان بێت دۆسیا بۆ 6 مانجی پێچووە ساڵێکی پێچووە لەو کاتێککە فشاری دەرەجێ بوو بێت نەگەیشتونێتە دەرەنجام ئێستا دەبینین هەوڵەکان هەر بەردەوامن بەڵام پێشووتریش تێبینیمان کرد پێشووتر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ ئەوانە بووە کە بە ماسە بچووکەکان ناسراون نەک ئەو دەست و تاقمانێکە دەسەڵاتیان گەورەیە و زیاتر و باڵا دەسترن ئەمەکو دڵۆپێکە لە دەریایەکی گەندەڵی لە عێراق و ئەو بابەتە بەربڵاوە چەندین دۆسەی گەندەڵی هەنە کە هەژمار ناکرێن و یەکێکە لەو دەرگانێتیاییدا مڵک و سامانی گەشتی دەدەزرێت و دەبرێت دەستەی دەستپاکی فیدراالی گرنگی بە ئاشکراکردنی ئەو پرسە دەدات و گەندەڵکاران دەدات تا ڕێژێکی بەرچاو ئاشکرا بکرێن بەڵام نەتوانراوە تا ئێستا ڕێژەی تێوەگلاوانی ئەو پرسە ئاشکرا بکرێت ئەمەوەی ڕای ئەوەی تێوەگلاوان هەندێک کۆمپانیا هەن لە کارتی تایبەت تێوەگلاون چونکە دەستەی دەستپاکی و یاساکانی پەیوەندیش هێشتا یاساکان بۆشاچیان تێدایە کە بەرامبەر بە کۆمپانیەکانی کەریتایبەت دەستەمۆن چ کۆمپانیەکان بن یاخود ئەوانی تر بن واتە لە سزاکان تا ئێستا سزان وەرنەگرتووە تا ئێستا دەستکەوتی باش لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەدەست نەهاتووە ئەمە پرسێکە کە دەبێت ئەو دامەزراوانە و سەرکردەکانیان بتوانن ڕوبەڕووی ئەو کێشەیە ببنەوە لە هەمان کات پێشبەچوونی بەردەوامیشێ لە شێوازەکانی گەندەڵی لە عێراق. باشە بۆچی لە عێراقێ حکوومەتێن یەک لە دوو حکوومەتان ئەوە 20 ساڵە نەشیانە مەسلحەتا نیشتیمانی سەروی مەسلحەتا کەسی و حەزبیدانن ji بۆ ڕوبڕۆبوونا گەندەڵیە بۆچی هەرکەس بوو من ئەو ملەت ژیلوێرێ کەتیە برسی بێکار هەژار ڕۆژ بە ڕۆژێ ڕێژەیە هەژاریە لە عێراقی زێدەتر و بێکاری زێدەتر. لە ڕاستیدا عێراق لە چوارچێوەی ڕێکەوتنامەی گەندەڵیە لە چوارچێوەکەدا پێویستە بەپێی پابەندی وڵاتان دەبێت ئەو سیستەمە و ڕژێمە پابەندی بێت بەپێی ڕێکەوتنەکە بەداخەوە تا ئێستا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرا ئەمە یەکە لە ئاماژەکان هەندێک ئاماژە هەیە بۆ نمونە پرسی بردن و تاڵانکردنی شوێنوارەکان و پێگە حکومیەکان کۆنتڕۆڵ نەکردن و جڵ نەکردنی سنوورەکان و گومرگەکان
پرسی سامانی سروشتی ئێمە کێشەی زۆرمان یەکەم کوردی زۆرمان هەیە بە پێی یاسامە ڕێک دەخرێت بەداخەوە ئەمە زۆرن ئەو کەم و کورتیانە خاڵی زۆر هەن کەڵەکە بوون لە ڕێکەوتنەکە کە نۆ خاڵن و ڕژێمەکە نەیتوانیوە کە ڕژێمەکە ڕژێمی دزەکانە تا ئێستا من لەو چوارچێوەیە داین هیچ هەوڵێک سەرکەوتون نەبووە هەر هەوڵێکی شەوانە لە خۆی بگرێن ئەگەر چنە هیچ هەوڵێک سەرکەفتی نەبووە لە گۆڕی هەندێک ئامارن هەرچەندە دقیق بن ممکنە زێدەتر ژی بیتن دناوبەرە ساڵە 2006 حتا 2018 350 حتا 600 ملیار دلار ji Iraqê hatine revandin ji biliyawê navxwe hatine dizîn hema kaş li Iraqê hatine revandin baş e bû çi bû kê eger ev parê henê li Iraqê hat ba sarfkirin 6 cara Iraq pê net hata avakirin jê Dubey xuştir nedibû meselen Bexda لە ڕاستیدا ئەمە هۆکارەکەی ئەوەیە بە تەواوی بەرپرسیارەتەکەت دەکەوێتە لە ئەستۆی لایەنە سیاسەکان چونکە عێراق بەداخەوە هیچ خواستێکی سیاسی ڕاستەقینە نییە بۆ ڕوبەربوونەوەی گەندەڵی پاڵپشتی بۆ دەستەی چاودێری نییە وەزارەتەکان و دامەزراوەکانی حکوومەت لەسەر پشکێنە دابەشکراون ئەمە وای کردووە بەو ڕۆژە بکات یاسای دیکەشان کە ڕێگری دەکات بەڵام بەداخەوە بۆشایی و کنوکەلەبەری زۆری تێدایە دەبینین لە حکوومەتە خۆجیەکانیش لە حکوومەتی فیدرالی لە ماوەی دوو مانجی ڕابردوو وەزارەتی نەوتی فیدرالی لە ڕێگەی کۆمپانیای فرۆشتنی نەوتی عێراقی باسی لە بارستایی فرۆشەکەی کرد لە ماوەیەک و چەند کۆمپانیایەک ئاماژە بەناویان کرا لەوێش گەندەڵکاریەک بڵاو کرایەوە کە هەندێک کۆمپانیا نەوت دەکڕن کە ئەو پارێبدەن لەسەر و ناتوانن ئەو نەوتە بکڕن باشە دمەسەلەیە نافتێدا دمەسەلەیە کارەبێدا دمەسەلە دیا بێ ئاوێدا بە خەلکی پارێزگەها بابلان بێژین ئابوو نمونە ji têna mirin ava sîrvet xûn yanî bi rastî jî hîç îradeyeke siyasiya bihês heye ku serûyî hemî berjewendiyên takekesî û hizbî û li jêr givaşên eqlîmî nebîtin bişêtin vê gendaliya li Iraqê rabigirîtin destê xwe bidete ber û vî pareyê henê zebelahê milyarha dolara salane bû girêbestên wehmî çin hîç proje li meydanê nîne بۆ عێراقیان vەگەڕînin بۆ خزمەتە vî وڵاتی خەرجکەن ئەوە ڕاستیەوەی کێشە سەرچی لە عێراق ئەوەیە خواستێک ڕاستەقینە نییە بۆ بنبڕکردنی گەندەڵی و ئەو یاسانەشی کە لە بەردەستن پێویستیان بە هەموارکردنەوە هەیە و ئەنجومەی نوێنەران نەیتوانی واماران بکاتە نوێیان بکاتەوە هەندێک یاسان پێویستە دەنجیان لەسەر بدرێت بۆ نمونە یاسای دەستگەیشتنە بە زانیاری پێویستە لە پەرلەمان ساڵێکە کراوەتە بەردەست بەڵام کاری لەسەر نەکراوە بەداخەوە هەموار نەکراوەتەوە دوای 1 ساڵ وێ ڕای خستە بەردەستی دەستپاشی ئەمە ئەو یاسایە گرنگە وا دەکات هاوڵاتی عێراقی ڕێگەی پێدەدرێت ڕۆڵی خۆی لە چاودێری دارایی و لە دانەکانی دیکە بخاتەگەر لەسەر زوڵاڵی و لەسەر شەفافیەت نەک تەنیا بڕیاری پابند بە ناوەندەکان و دامەزراوەکان کەواتە ئێمە لە عێراق پێویستەوە دەتوانین چاودێری ئەو هەموو ملیار دۆلارانە بکەین کە هەن ئێستا هیچ جۆرە بڵاوکراوێش ڕاستەقینە نییە کە زانیاری بیخوێنێتەوە بۆ ئەوەی لە چوارچێوەی پرۆسی چاودێری بە دەداچووندا هاو بەش بێت بەداخەوە بە کورتی هیچ وجودی خواستێکی سیاسی نییە بۆ ڕوبەڕوونەوەی گەندەڵی باشە هێژەیە ڕەحیم پرسیارە دماهیە ئەڤە بیتن راپۆرتە دەستیان نەزاهێ دەستیا دەستپاکیە لە عێراقێ بەڵافکریە و 11,000 مەسئول بەرپرسێن عێراقی دەست دێ فەساد و گەندەڵیێدا هەیە دنافواندا 54 وەزیر و پەرلەمانتەرن یێندی بەشەکێوە زێدەتری 15,000 تۆهمەتێن گەندەڵیێ لەسەروان هاتنە ساخکردن بۆچی نەدادگەه نەلێپرسین نەلێپێچینەوە دگەلوان نەهاتیەکردن ئەگەر چنە
ڕاستەکە ئەوەیە پرسێک هەیە دەمەوێت بۆ بینەران ڕوونی بکەمەوە لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە. ئێمە دامەزراوە یاسادانانمان هەیە و یاساش کە لە لای خۆی دەیەوێت یاسا جێبەجێ بکات چۆن سزایەک دەسەپێنێت لەسەر کەسێکی یاسای بۆم لەگەر یاسای 120 کە لە ساڵ 94 دەرکراوە ئەگەر دادگای فیدرالی ڕەتی کردوتەوە ئەگەر ما بووایە دەکرا مامەڵە لەگەڵ بکرێت دەکرا پارەی دزراویش بگەڕێنرێتەوە بەداخەوە دوای ئەوەی کە یاساکە ڕەتکراوەکەوتە لە 2017 تا ئێستا تۆمەتباران و سزادراوانی گەندەڵکاریش ئازاد دەکرێن بە بێگەڕانەوەی پارە دزراوەکان. خاڵشی دیکەەوە هەیە وەکو نمونە لە کەرتی کارەبا فرمان بەسەر وەزیری پێشووی کارەبا دەکرا بە ساڵێک ئەو ملیار دۆلارێکی بەهادەردا بوو لانی بەرەوبەرانی کارەبا. ئەمەش دەرچەیەشی تراکن و کە لەبەرشی دیکەی باساکان ئەمە سەرڕای بەدۆلات چوون دواتر دەبینین پرسەکە چەند ساڵێک دەخانێت 7 ساڵ دەخانێت کە دەچێتە دادگا بەداخەوە دادگا پابندی چەند یاساک دەبێت کە ئیساڵەکۆنەکانن و ناتوانانی شتێک بەرامبەر بە کەسێک بکات کە ملیار دۆلار بەهادەر دەدات. وێڕای ئەوەش کون و کۆلەبەرێکی دیکەوەیە و کەسێک کە سزای لەسەر درابوو دەکرێت بگەڕێتەوە سەر پۆستەکەی جارێکی تر پۆست و پایەشی دیکە وەربگەڕێتەوە تەنانەت ئەگەر پلەی تابەت بێت پارێزگار بێت ئەندامی ئەنجومەن بێت لە پارێزگا یاخود بەڕێوەبەری گشتی بێتیان چێگر پێویستە کاتێک کە دادگایی دەکرێت لەسەر گەندەڵی و سزاکەی وەربگرێت نەتوان بگەڕێتەوە. ئێستا دەگەڕێتەوە دەتوانێت بگەڕێتەوە سەر پۆستەکەی. ئەمە مەینەتی زۆرن بۆ بوونی گەندەڵکارە لە دامەزراوەکانی حکوومەت و بەردەوامیان چونکە ئەوان بەهرەیان هەیە بۆ ئیدارەدانی بەڵگەنامەکانی گەندەڵی. بەڵێ دیارە فەسادی گەندەڵی لە عێراقی کارێکی ڕۆژانەیە نەگرێدایی ساڵ و مەها و چەند ساڵایە ئاخفتنین هەوا دەمەکی دانەک و زێدەتری 10 ملیۆن عێراقیان لە ژێر هێلا هەژاریێنە ژ 13 ملیۆن ژن و کچێن عێراقیان شێن کار بکەن تنێ ملیۆنێک ئەوژی کەرتێک گشتیدا و یەدیژ مەیدانە کارژی دراون. گەلک سپاس هێژای محەممەد ڕەحیم سەرۆکی سازیە ئەلنەهرێن بۆ پشتەوانیە شەفافیەت و دەست پاکێژە بەغدا.